هەڵوێستی یەکێتی و ڕێکخراوە کرێکاریەکانی جیهان سەبارەت بە شەڕی حەماس و دەوڵەتی ئیسرائیل. ڕێکخراو و یەکێتیە کرێکاریەکان وەک زۆرێک لە گروپە کۆمەڵایەتی و ڕێکخراوە مەدەنیەکانی جیهان سەبارەت بە شەڕی نێوان حەماس و دەوڵەتی ئیسرائیل هەڵوێستیان گرتووە کە لێرەدا ئاماژە بە چەند نمونەیەکی بەرجەستەیان دەکەین. ڕۆژی دووشەممە 16 ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ 24 ڕەزبەر یەکێتیە کرێکاریەکانی فلەستین لە بەیاننامەیەکدا هۆشداریاندا دەوڵەتەکانی پشتیوانی دەوڵەتی ئیسرائیل کە نابێ ئەو ڕژیمە خاوەن چەک و چۆڵە لەوە زیاتر پڕچەک بکەن کە تەنیا لە ماوەی 6 ڕۆژدا 6,000 بۆمبی بەسەر سەری دانیشتوانی غەزەدا باراندووە. ئەوان دەڵێن دەوڵەتی ئیمپریالیستی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ماوەی 1 ساڵدا ئەوەندە بۆمبیان بەسەر خەڵکی ئەفغانستاندا باراند. ئەو یەکێتیانە لە درێژەی بەیاننامەکەیاندا ئاماژەیان بەوە کردووە کە هێزە چەکدارەکانی ئیسرائیل بەپێی ئەو فیلمە دۆکۆمنتاریانەی کە لەلایەن ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤەوە پشتڕاستکراوەتەوە لە غەزە و باشووری لوبنان چەکی کوشندەی فوسفڕی سپی بەکارهێناوە. فێدراسیۆنی جیهانی یەکێتیە کرێکاریەکان WFTU کە خاوەنی 105 ملیۆن ئەندامە لە 33 وڵات 12 ئۆکتۆبری 2023 کەمپەینێکی هاوپشتی نێودەوڵەتی لەگەڵ خەڵکی فلەستین ڕاگەیاند. WFTU داوای لە ئەندامەکانی کرد کە بە دروشمی هاوپشتی لەگەڵ خەڵکی فلەستین نابۆ ڕیاکاری ئیمپریالیستی چارەسەری عادڵانە و ئاشتیانە بۆ پەرسی فلەستین وێڕای مەحکومکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی بێدیفاعی غەزە پشتیوانی ئەمریکا و یەکێتی ئوروپا و هاوپەیمانەکانیان لە داگیرکاری و کردەوە جنایەتکاریەکانی ئیسرائیلیش ئیدانە بکەن. هەروەها یەکێتی سەرتاسەری کرێکارانی ئیتالیا USB کە ئەندامێکی سەر بە فێدراسیۆنی جیهانی یەکێتیە کرێکاریەکانە با ئیدانەکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی غەزە پشتیوانی لە خەڵکی فلەستین دەربڕی. بە پێی راپۆرتی فێدراسیۆنی جیهانی یەکێتیە کرێکاریەکان 6 کۆنفێدراسیۆنی ناوەندی یەکێتیە کرێکاریەکانی سەر بەو ڕێکخراوەیەش لە هیندستان ڕۆژی شەممە 14 ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ 22 ڕەزبەر بە مەبەستی مەحکومکردنی داگیرکاری و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کۆبوونەوەیەکی جەماوەریان ڕێکخست. ئەندامانی ئەو ڕێکخراوانە وازیاری ڕاگررتنی دەستبەجێ ئەو شەڕ و تێکەڵچوونانە بوو. ئەم ڕێکخراوانە هەروەها ئیدانەی داگیرکاری دەیان ساڵەی دەوڵەتی ئاپارتایدی ئیسرائیلیان کرد و لە دژی زلهێزە ئیمپریالیستیەکان و تاوانەکانی ئیسرائیل و ئەمریکا و کردەوەکانی ناتۆ لە سەرجەم وڵاتانی جیهان دروشمیاندا و هەروەها هاوسۆزی ڕۆژاواشیان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل و ئەرتەشەکەی مەحکوم کرد. پەروەردەی نێونەتەوەیی و کومیتەی یەکێتیە کرێکاریەکانی ئوروپا بۆ پەروەردە ڕۆژی 13 ئۆکتۆبر لە بەیاننامەیەکدا هێرشەکانی حەماس و ئیسرائیلیان بۆ سەر خەڵکی مەدەنی مەحکوم کرد. هەروەها داواشیان لە کۆمەڵگەی جیهانی کرد کە هاوکار بن بۆ وەستاندنی ئەم شەڕە کارە ساتبارە و لایەنەکان ناچار بکەن کێشەکان لە ڕێگەی دیالۆگ و دانوستانەوە چارەسەر بکەن. کرێکارانی یەکگرتوو لە شرکەتی گەورەی نێونەتەوەی ستارباک لە ئەمریکا لە پەیامێکدا کە ڕۆژی 13 ئۆکتۆبر لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر بڵاویان کردەوە هاوسۆزی خۆیان لەگەڵ خەڵکی فلەستین ڕاگەیاند. کۆنگرەی یەکێتیە کرێکاریەکانی بریتانیا TUC ڕۆژی 13 ئۆکتۆبر لە بەیاننامەیەکدا کوشتنی خەڵکی مەدەنیان لەلایەن حەماس و ئەرتەشی ئیسرائیلەوە شەرمەزار کرد و هەروەها نووسیویەتی تونند و تیژی و ئۆپراسیۆنە سەربازیەکان کۆمەک ناکەن بە چارەسەرکردنی پرسی فلەستین. TUC لەسەر ئەو باوەڕەیە کە پرسی فلەستین تەنیا لە ڕێگەی پێکهێنانی ئاشتی و دامەزراندنی دوو دەوڵەتی ئیسرائیل و فلەستین لە ژێر چاودێری یاسا نێودەوڵەتیەکاندا چارەسەر دەبێت. یونیسۆن یەکێتی خزمەتگوزاری گشتی لە بریتانیا کە خاوەنی 1,300,000 ئەندامە هێرشەکانی سوپای ئیسرائیلی بۆ سەر خەڵکی مەدەنی مەحکوم کرد. ئەم یەکێتیە خوازیاری چارەسەرکردنی ڕیشەی پرسی فلەستین بوو لە ڕێگەی ئاگربەست و
دامەزراندنی دوو دەوڵەتی ئیسرائیلی و فلستینیەوە. کرێکارانی ئەندامی یەکێتیەکان تا ئێستا وێڕای بەشداریکردن لەو چالاکیانەی سەرشەقام کە لە وڵاتەکانیاندا ڕێکخراون پشتیوانیان لەو هەڵوێستانەش کردووە کە ئاماژەیان پێکرا. ئەوان بە تایبەتی نیگەرانی خۆیان سەبارەت بە دۆخی ئەو 18,000 کرێکارە فلستینیە دەربڕیوە کە ناچارن ڕۆژانە بۆ کارکردن بڕۆن بۆ ئیسرائیل. ژمارەیەکی نادیار لەو کرێکارانە لە شەڕی نێوان حەماس و ئەرتەشی ئیسرائیلدا گرفتار بوون کە پێویستە گیانیان بپارێزرێت. جگە لە یەکێتیە کرێکاریەکان ڕۆژی شەممە سەدان هەزار کەس لە وڵاتانی ئاسیا، ئافریقا، ئەمریکای لاتین، ئوسترالیا و ئوروپا ڕژانە سەر شەقامەکان. ئەوان وێڕای مەحکومکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دانیشتوانی غەزە و باشووری لوبنان، دیفاعیان لە هەڵگرتنی گەماڕۆ لەسەر غەزە و کۆتایی هێنان بە داگیرکاری کردو، هەروەها خوازیاری چارەسەری بنەڕەتی پرسی فلستین بوون و هاوکات کوشتنی خەڵکی بێدیفاعیان لەلایەن حەماسەوە ئیدانە کرد. دەوڵەتە ئەوروپاییەکان هەر جۆرە خۆپیشاندانیەکیان لە بەرژەوەندی فلستینیەکان بەکردەوەی دژە یەهودی ناوبردووە و هەر زۆر زوو قەدەغەیان کرد. بورژوازەکان و سیاسەتمەدارانی دەستی ڕاستی لە ئاڵمان لەم دەرفەتە کەڵکیان وەرگرتووە و باو با پیرە نازیەکانیان بە ئیلهام بەخش و لایەنگرانی ناڕازی فلستین ناوبردو، داوایان لە پۆلیس کرد کە بەو پەڕی تواناوە بەڕێوڕووی هەر جۆرە کۆبوونەوەیەک ببنەوە. سەرڕای ئەوەش لایەنگرانی دابینکردنی مافەکانی خەڵکی فلستین لە ئاستێکی زۆر بەریندا خۆپیشاندانیان ئەنجامدا. یەکێک لە گەورەترین خۆپیشاندانەکان بریتی بوو لە ڕێپێوان و کۆبوونەوەی 150,000 کەسی ڕۆژی شەممە 14 ئۆکتۆبر لە لەندەن. ئەوان چالاکیەکەیان لە ژێر ناوی مارش بۆ فلستین و کۆتایی هێنان بە داگیرکاری و ئاپارتایت بەڕێوەبرد. جێرمی کۆربین ڕێبەری پێشووی حیزبی کرێکار لەو کۆبوونەوەیدا وتارێکی پێشکەش کرد. ناوبراو کە بەلایەنگری فلستینیەکان ناسراوە، هەڵوێستەکانی پێشووی خۆی سەبارەت بە داکۆکی لەسەر مافی چارەی خۆنووسینی خەڵکی فلستین دووپات کردەوە. واقعیەت ئەوەیە کە دەستەبەربوونی مافی چارەی خۆنووسین بۆ خەڵکی فلستین پێویستی بە پشتیوانی و هاودەنگی نێونەتەوەی هەیە کە لەم ناوەدا بێگومان پشتیوانی بەربڵاوتری یەکێتیە کرێکاریەکانی جیهان، کورسایی و کاریگەریەکی گرنگی لەم پەیوەندیەدا دەبێت.